ئەمڕۆ سێشەممە 2025 حزب و لایەنە سیاسی کوردستانەکانی شاری کەرکووک لە بارگای مەڵبەندی کەرکووکی حزبی شووی کوردستان کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا دۆخی شاری کەرکووک و پرۆسەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق و چۆنەتی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن بەو پەڕی بەرپرسیارانە و گفتوگویان لەو بارەیەوە کرا. یەکەم، بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی شارستیانە و تەندروست و هێمنانە لەسەرخۆ دوور لە ڕوژاندن و ناشینکردنی یەکتر بەڕێوە بچێت. دوو، نەبینەمایەی بێزارکردنی خەڵکو و دوو، پاراستنی سەقامگیری شارەکە و سەلامەتی ژیانی هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت. سێ، تاکیدکردنەوە لەسەر قۆڵکردنەوەی گیانی برایەتی و پێکەوەژیانی ئاشتیانەی نێوان پێکاتەکانی شارەکەمان شاری کەرکووک. چوار، داوا لە دەنگدەرانی ئازیزمان دەکەین لە هەر شوێنێکەن کەرکووچین خۆیان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی داهاتوو ئامادە بکەن. پێنج، داوا لە ئیدارەی کەرکووک دەکەین خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکاو چونکە خەڵکی ئەم شارە شایستەی خزمەتکردنی زیاترن بۆ پێشکەشکردن. حزب و لایەنە سیاسی کوردستانەکانی شاری کەرکووک. قسەی کۆتایی ڤار دەیکات.